لە شارۆچکەی کۆرکوتەلی سەر بە پارێزگای ئەنتالیا کۆی گشتی لە 155 قارچکی تورکیا بەرهەم دەهێنرێت کە هەناردەی چەندین وڵات دەکرێت. بەرهەمهێنانی قارچک لە تورکیا لە میانی 10 ساڵی ڕابردوودا لە 174 زیادی کردووە و لە 26,526 تۆنەوە گەیشتووەتە 46,144 تۆن. لەم چوارچێوەیەشدا لە 155 بەرهەمی قارچکی تورکیا لە شارۆچکەی کۆرکوتەلی سەر بە پارێزگای ئەنتالیا بەرهەم دەهێنرێت. هەروەک لە 10 ساڵی ڕابردوودا ڕێژەی بەرهەمهێنانی قارچک لە ئەنتالیا بە ڕێژەی لە 108 بەرز بۆتەوە. هاوکات قارچکی لە قوتونراو کە هەزاران کەس بژێوی ژیانی بەهۆیەوە دابین دەکات، هەناردەی قەتەڕ و ئیمارات و لوبنان و عێراق و کۆماری تورکی قوبرسی باکوور و سووریا و ژمارەیەک وڵاتی دیکە دەکرێت. بەرهەمهێنانی قارچک بەدەر لە کۆمپانیا گەورەکان بەشێک لە خانەوادەکانیش لە ژێرزەمینی خانوەکانیان بەرهەمی دەهێنن. لە چوارچێوەی پرۆژەیەکی بەڕێوەبەراتی کشتوکاڵ و دارستانی ئەنتالیا لە ژێرناوی پرۆژەی وەرنبا ببینەبرا چەندین دامەزراوەی بەرهەمهێنانی قارچک لە شارۆچکەی جوکورجای سەر بە پارێزگای هەکاری دامەزراوە کە ئامانج لێی وەڵامدانەوەی داواکاریەکان و هەناردەکردنە بۆ عێراق و ئێران و سووریا. هەروەها لە چوارچێوەی پرۆژەی یەکێتی ئەوروپای نەتەوە یەکگرتوەکان و بە پشتیوانی کۆمپانیایەکی شارۆچکەی کۆرکوتەلی شوێنێکی 25 ژووری بۆ بەرهەمهێنانی قارچک لە شاری هاتای دامەزراوە بە ئامانجی هەناردەکردنی قارچک بۆ عێراق و سووریا. مستەفا وەزان بەڕێوەبەری کشتوکاڵ و دارستانی پارێزگای ئەنتالیا ڕایگەیاند پارێزگاکەیان پێگەیەکی گرنگی لە بەرهەمهێنانی میوە و سەوزە هەیە و شارۆچکەی کۆرکوتەلیش بووەتە ناوەندی بەرهەمهێنانی قارچک و وتیشی کۆی گشتی لە 155 قارچکی تورکیا لە شارۆچکەی کۆرکوتەلی بەرهەم دەهێنرێت. لە ژێرزەمینی زۆربەی خانوەکاندا شوێنی بەرهەمهێنانی قارچک بوونی هەیە. لێرەدا ژمارێکی زۆر کرێکار دامەزراوە. قەبارەی بەرهەمهێنانی کارگەکەش گەورەیە و ساڵانە 25,000 تۆن بەرهەمیان هەیە.